بەڵام ببین لە تاریکەتایی بەرنامەکەی ئەمڕۆمان ئەچینە لای بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکی نێودەوڵەتی تایبەت بە نابینایان کە ئەم وەرزشە کە پاڵەوانەتیەکە ڕۆژی شەمە بۆ سازەکرێت و دەستپێکات پاڵەوانەتیەکە پێی ئەوترێت وەرزشی گۆڵبۆڵ. ئەم پاڵەوانێتیە بە هەماشەکە ئاماژەم بۆ کرد لە ئاستی نێودەوڵەتیە چەند وڵات لە دەرەوە هاتوونەتە هەرێمی کوردستان شاری سلێمانی تێدا بەشداری ئەەکەن ڕکابرایەتەکان دەست پێ دەکات لە شەمەوە و هەروەها بەڕێز قوبات تاڵبانیش پاڵپشتی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتی کردووە. جا بۆی کە زیاتر لەسەر وەرزشەکە زانیاری وەرگرن لەسەرەوەی کە پاڵەوانێتیەکە چۆن بەڕێواچێت و لەسەرەوەی کە نازناوەکان هەتاکو ئێستا بدەست کامێک لە تیمەکان لە هەرێمی کوردستانەوە بووە ئەوڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بۆی کە بەڕێزیان وەڵاممان باتەوە هەر بۆیە میواندارەتی بەڕێز ئەفشین حەبیبوڵڵا بەرپرسی هوەری پاڵەوانەتیەکەمان کردووە. کاک ئەفشین زۆر زۆر بەخێر سەرەتا پێمان بڵێ وەرزشی گۆڵبۆڵ چ وەرزشێکە دواتر ئەچینە لای پاڵەوانەتیەکە. سڵاو و ڕێز و حرمەت بۆ جەنابتان بۆ بینەرانی کورسات بۆ ئەم کارە جوانەی کورسات کە پاڵپشتی وەرزشی کەمەندامانی کردووە کارێکی زۆر جوان و شایانی ڕێزە. لە خزمەتتانە عەرز ببێت پاڵەوانەتی نێودەوڵەتی تۆپی زەنگی نابینایان لە سلێمانی بۆ یەکەم جارەکە لە ئاستی سلێمانیە بەڕێوە دەچێ بە بەشداربوونی 8 تیپ کە 5 تیپی لە دەرەوەی وڵاتی هاتووە و بۆ زانیاریتان ئەمە ئاستێکی زۆر بەرزە کە تۆرنمنتێ بتوانێت 5 تیپ لە دەرەوەی وڵاتی خۆی بۆ تۆرنمنتەکە لە ئاستی گۆڵباڵە بانکێشت بکات. زۆر کارێکی جوان و شایانی ڕێزە. 8 تیپەکە 5 تیپی دەرەوەی یەکیان سەڵتەنەی عومانە، یەکیان باشکای عەجمانە یا کڵابی عەجمانە لە ئیماڕات، یەکیان تیپی جوانانی تیپی ملی جوانانی ئێرانە، یەکیان تیپی سنەیە، یەکێکیشیان تیپی ئامەدیە دیاربەکرە. 3 تیپیشی هەر لە ناو عێراقەوە تیپی یانەی ڕۆژ، تیپی نافتی وەسامەلوەجد لە بەغداد و تیپی بەسرە. ئەمانەوەکو 8 تیپێکە بەشداربوونی تۆڕنمنتەکە دەکەن و ئەوەش لە خزمەتتان عەرز کەم کە من پاڵەوان ئەو ئامادەکاری بۆ پاڵەوانێتێکە کە کراوە بینیم لە ئاسێکی پرۆفشناڵ لە ئاسێکی زۆر بەرزدایە. ئینشاءڵڵا کە یاریەکانیش بۆ ئەوەی کە یاریزانانی زۆر باش لە ئاستی ئێران و لە ئاستی تورکیا و کە لە گۆڵباڵی دنیادا بەرچاون بەشدار بوون ئینشاءڵڵا پاڵەوانێتێکە بە باشی بەڕێوە دەچێت. ئینشاءڵڵا باسێکی ئەم جۆرە وەرزشە بکەین گۆڵبۆڵ بزانین مشتە چۆنە و کە بۆ خاوەن پێداویستی تایبەتە و بێ کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەبێت ئەتوانی تۆزە ڕوونکردنەوەمان بێتێ لەسەر ئەم وەرزشە. لە خزمەتتانم وەرزشی گۆڵبۆڵ لە ساڵی 1946دا دوای ئەوەی کە جەنگی جیهانی دووەم تەواو بوو لەلایەن دوو کەسەوە یەکیان ئوتریشی یەکیان ئەڵمانی دروست کراوە بۆ ئەوەیە کە سەربازانێک کە لە جەنگدا تووشیاری کەمە ئەندامی بوون لە حاستی بیناییەوە بتوانن هەڵگەڕنەوە بۆ ژیانی خۆیان و ئاوێتەی خەڵک ببن و بتانن لە ئاستی لیاقەی بەدەنی و حرەکەت و پەیداکردنی شوێنەکانی خۆیان کاری پێ بکەن. تەنها وەرزشێکیشە کە لە تەنیا یاریەکە کە مختصی نابینایانە، یاریانی تر هەیە بەڵام ئەو یاریانەکە هەیە وەکو فوتباڵی نابینایان وەکو ساحە و مەیدانی نابینایان ئەمانە ئەفرادی عادیش ئەم یاریە دەکەن، بەڵام گۆڵبۆڵ یاریەکە کە تەنها مختصی نابینایانە. ئەو شاخسانە یا ئەو ویژگیانە کە هەیەی ئەوەیە کە تۆپەکەی خاوەنی سەدایە، تۆپێکی هەیە، زەنگۆڵی تێدایە، سەدای هەیە، عەرزەکەی دەبێ بە قەیتان و چەسب حاڵەتێکی بەرجەستەی هەبێ کە دەست یا پای لەسەردا بنێن شوێنەکەیان بدۆزنەوە و نابێ بە هیچ شێوازێ لە بینایی ئیسیفادە بکەن یا بینایی بەکار بهێنن. چەند یاریزان بە چەند یاریزان هەر تیپێ 6 یاریزانی هەیە، 3 دانێ لە ساحەکەیە، 3 دانێکی لەسەر کورسیەکەیە بۆ گۆڕینی یاریزانەکان. تیپی مقابلیش هەر بەم شێوازە تیپێکە دەیەوێ
دەست پێ بکات دەبێت تۆپەکە بە قوانینێکی خاصەوە بەهاوێژێ یعنی چەند نقطەی هەیە 2 خەتی هەیە خەتی 6 متری پێ دەڵێن دەبێت وەختی تۆپەکە دەهاوێژێ یەک جار بەر لە خەتی 6 متری خۆیان تۆپەکە بدا لە عەرز یەک جاریش بەر لە خەتی 6 متری تیمی ڕوبەڕوویە تیمی حەریفیان تۆپەکە بدا لە عەرز ئەگەر وانە بێ بە خەتا دەردەچێەوە دەبێت پناڵتی بۆ تیمەکە دابین بکرێ زۆر قوانینی هەیە لە عینی کاتدا یاریزانێکی گۆڵبۆڵ دەبێت 15 قانون ئەو کاتێک کە دەیەوێت تۆپەکە بەهاوێژێ لە زیهنی خۆیدا مرور بکاتەوە وەکو ئەوە چی خەتای 10 ثانیە نەدا 10 ثانیە کاتیان هەیە بۆ ئەوە تۆپەکە بەهاوێژن ئەگەر ببێ بە 10 ثانیە زۆرتر خەتای پناڵتیە نابێت سەروسەدای پای سەروسەدای قسەکردنی ببێ دەبێ بە خەتای نۆیز نابێ کاتە هاندەرانیش بەهر بێ هاندەرانیش دەبێ بێدەنگ بن لە کاتی تایبەتی خۆیان بۆیان هەیە تەشویقی تیمەکە بکەن یا قسە بکەن پێکەوە ئەوەیەکە زۆر قوانینی ویژێ خۆی هەیە و یاریەکی زۆر تایبەتە بەڵام لە نێو نابینایانیشدا زۆرترین تەرەفدار و وەرزشوانی هەیە کە پێیان خۆشە یاری گۆڵبۆڵ لە ساحەدا بەڕێوە بێت بە خۆشحاڵی و باوەکی چەندەکە ئەبێ هەروەها چەند خاڵ بەدەست بێنم تاکو کۆتایی یاریەکە بێت ماوەی یاریەکە 2 نیمە یا 2 نیوەی 12 دقەیە بێ ئەوەی کە تۆپ بڕواتە دەرەوە یانێ هەر کات تۆپ دەڕواتە دەرەوە لە ساحەکە تایمەکە دەوێت سنرێ ئەو کاتێکە تۆپەکە لە ساحەیەدایە کاتەکەیان بۆ حیساب دەکرێت ڕەنگە یاریەکە بە گشتی سەعاتێ بۆ سەعاتێک و چارەکێ بخایێنێت تا تەواو دەبێت بەڵام 2 دانە نیوەی 12 دقەیە ئەگەر تیپێ بتوانێت 10 گۆڵ تۆمار بکە یعنی تەفازوڵەکەیان یا فاصلەی گۆڵەکانیان ببێ بە 10 گۆڵ ئەو تیپە دەبێ بە براوە یاریەکە بەڵام ئەگەر وانە بێ هەر تیپێ زۆرتر گۆڵ تۆمار بکە بە هەر نەتیجەیەکەوە ئەو دەبێ بە براوە یاریەکە ئەگەریش یاریانێ بێ کە پێویست پێ بڕواتە پێویست پێ بەرەندەی ئەو یاریە مشخص بێ وەک سیمی فایناڵ یا کوارتر فایناڵ گۆڵدن گۆڵی هەیە یعنی یەک نیوەی 6 دقەی هەیە هەر تیپێ بتوانێت یەکەمین گۆڵ تۆمار بکە ئەوە دەبێ بە براوە یاریەک زۆر باشە ئێستاژی بینین لە دیمەنەکانە لەگەڵ گفتوگۆکانمانە پێم وایە یاریگایکی باشیان بۆ ئامادەکردوون و بتوانن پاڵانوتیەتیا بەڕێوە بچێ و لە هەمان کاتیشا بینین یاریزانەکانیش هەم لە ڕووی ئەوەی کە بەشێکی چاویان داپۆشێمەی چێکە لە تایبەتمەندی وەرزشەکان جلوبەرجی تایبەتی خۆیان ئەمانە چۆنە وی کە یاریزانەکان بەرج بێ لە سەریان یاریزانەکان ئێمە کلاسبندیکی بینولمەلەلیمان هەیە لە فیدراسیۆنی بینولمەلەلی گۆڵبۆڵدا دەبێ هەر یاریزانێ لەو کلاسبندیەدا قرار بگرێت 3 نەوعن یەکێکمان هەیە بیوانە ئەوانن کە ئیتر بە هیچ شێوازێ بینینیان نییە دەستەیەکترمان هەیە بیتووە ئەم یاریزانانە ڕەنگە بتوانن تا 2 متری پێش خۆیان ببینن دەستێکی ترمان هەیە بیتریە ئەمانە دەتوانن تا 6 متری پێش خۆیان ببینن ئەم یاریزانانە دەبێت لە لەحازی پزیشکیەوە ئەو تەئیدیانە ببێت ینی دکتۆرێکی پسپۆر ئەوان تەئید بکا کە ئەم یاریزانە لەم وەرزشەدا دەتوانێت یاری بکە دوای ئەوە کە هاتە نێو ساحەکەەوە ڕیفریەکان چاوی بە ئایپەچدا دەپۆشن ینی لەزگەیەکی لەسرە دای ئەپۆشن لەزگەیەکی تر دەبڵوی لێ دەدەن کە بە هیچ شێوازی بینینی تیان نەبێ ئەو کات ماسکەیەک یا چاوبەندێکیش هەیە لەسەر چاوی دادەنێن کە بە تەواوەتی چاوی قەپات بێت و ئیتر هیچ نەبینی ئەو سابۆی هەیە کە بڕواتە نێو ساحەکەەوە تەنیا لە ڕێگای بیستنی دەنگی تۆپەکە بیستنی دەنگی هاوڕێیەکانی کە قسە دەکەن و لەمسی ئەو خەتانەیە کە لەسەر عەرزە یا لەمسی دەواازەی گۆڵەکە بتوانێت جێگای خۆی بدۆزێتەوە لە ئەو شوێنانەیە کە دیاری کراوە بۆی یاریەکە بەڕێوە ببا. زۆر باش ئمە وەکو یاریزانان وەکو ناوبژێوی ئەم یاریە بە چ شێوەیە کە مرجەکان چییە؟ ناوبژێوی ئەم یاریە دەبێت لە ئیبتیدادا تۆ لە کشوەری خۆتدا بتانی لە ئاستی میلیدا ناوبژیوانی بکەیت تەواوی بکەیت جا دواییە دەڕۆیتە خۆلی بینەلملەلیەوە یا خۆلی داوەری نێودەوڵەتیەوە دوایە 3 ڕەدەی هەیە ڕەدەی 3 هەیە ڕەدەی 1 هەیە ڕەدەی 2 هەیە ڕەدەی 1 هەیە ئێستا لە
کوردستاندا ناوبژیوانێکی نێودەوڵەتیمان هەیە کاک ئەژی محەممەد کە نێوبژیوانێکی زۆر تایبەت و باشە پارا ئۆلمپیک ڕۆیشتووە و بەڵێن وایە کە لە داهاتوویشدا ناوبژیوانانی تر هەر بەو ئاستەوە بڕوان و انشاءڵا کوردستانیش ناوبژیوانانی نێودەوڵەتی زۆری ببێت و لە یاریەکاندا بەشدار ببن بۆ ئەوەی کە ناوبژیوانی بکەن. ناوبژیوانی هەیە یاریەکە بۆی کە بەڕێوە بچێت؟ یاریەکە لە ئاستی پرۆفشناڵدا دەبێت 10 تا 12 نێوبژیوانی هەبێ. 2 دانە ناوبژیوانە داوەری سەرپێن ئەوە یاریەکە داوەری دەکەن. 4 دانە گۆڵجاجمان هەیە یانی دەبی لە هەر لایەکی گۆڵەکەەوە 1 داوەر هەبێ تۆپەکە کە دەڕواتە نێو گۆڵەکە دەستیان بەرز بکەنەوە کە داوەرەکە یا ئەو ناوبژیوانە بیبێنێ ئەوە بووەتە گۆڵ. تایمرمان هەیە ئەو 10 سانیە 2 دانە کەسمان هەیە کە وتم پێ لە ئەوەڵیشەوە تۆپەکە کە دەدرێ لە لەشی یاریزانەکە 10 سانیە کاتی هەیە کە تۆپەکە بەهاوێژێتەوە ئەگەر لە 10 سانیە زۆرتر بەبا دەبێ بە پناڵتی. 2 دانە ناوبژیوانمان هەیە ئەو تایمە دەگرن. سکۆرەرمان هەیە کە ئیمتیازی تیپەکان دادەنێ لەسەر مێزەکە بە کاپ تایمرمان هەیە و ئەوەیە کەس داوەری زۆری دەوێت پۆڵ. باشە من وەکو تا پرسیاری خۆمەگەر هاوکاریشم ساحەت پرسیاری ما بێ کەی بەڕێوە چێ و خەڵک ئەتوانێت بێت بۆ بینینی چکە وەرزشە زۆر تایبەتە ئەبێ بێدەنگ بێ هۆڵەکە مەرجەکان چییە؟ وەڵا ئەم پاڵەوانەتیە ئەمڕۆ ئۆپۆنینگ سرمۆنیەکەیە یا ئیفتتاحیەکەیە انشاءالله لە ڕۆژی شەمەوە کاتژمێری 8 بەیانی یاریەکان دەست پێ ئەەکە. پێم وایە یاری تیپی سلەیمانیش لە سعاتی 11دا بەڕێوە دەچێت. انشاءالله خەڵکەکە ئەگەر بێنە ساحەکەەوە بە ڕعایەتی ئەو قەوانین و مقرراتە کە لە کاتی یاریەکەدا دەبێ بێدەنگی بپارێزن و لەو وەختانەیە کە یاریەکە وەستاوە دەتوانن تەشویقی تیمەکە بکەن پاڵپشتی تیپی نادی ڕۆژی سلەیمانی بکەن کە انشاءالله بتوانێت لەم تۆرنۆمنتەدا خاڵێکی جوان بەدەستپێرێ. شوێنەکەی لە نادی ڕۆژە. من وەکو ئەوەی کە بزانم شوێنەکەی لەکوێیە ئادرسەکەی نازانم وەلی لە نادی ڕۆژ بەڕێوە دەچێ حتممە خەڵکی سلێمانی خۆیان ئادرسەکەی دەزانن لە چ شوێنێکە. توان لە ئینتەرنێتیش سێرچ بکەن ئەی ئەگەلانە دەستان نەکەوتونەتان دۆزیە جاوەکو دووە پرسیاری منش لە بەڕێزت لاانێ ئێستا بینەرانمان ئەم پرسیارە لەلایەن دروست بێ لەنێو ئەم تیمانەی کە لە دەرەوەی وڵات هاتوونەتە هەرێمی کوردستان و شاری سلێمانی بۆ بەشداری لە پاڵەوانەتیەکە ئێمە تەنیا یانی ڕۆژ ئەبینین بۆ لە هەرێمی کوردستان تەنیا یەکیانە بەشداری کردووە. وەڵا بەعام ئەوەسە وەرزشی کەم ئەندامان ئیمکاناتی تایبەتی خۆی دەبێ کەسی دڵسۆزی دەبێت کە ئەو یاریزانانە کە لە حازی بینایی و مشکلیان هەیە بیان هێنێتە نێوی ساحەوە. ئێستا لە سلێمانی ئەوەی کە من بینیم کاک فرسەت کەسێکی زۆر بەڕێزە کەسێکی زۆر پرۆفشناڵە زۆر دڵسۆزە بۆ وەرزشی کەم ئەندامان هەروەها ژوان خان سەرۆکی یانەی ڕۆژ بە تەواوەتی شێم حەمە و ئەمانە کەسانێکن کە هەوڵیانداوە هەر کەسێکە لە بیناییە نەقسی هەیە بیهێنە نێو وەرزشەوە لە سوچی ماڵاندا نەبێت چون بەواقع ئەم یاریانە بۆ نابینایان دەبێ بە زیندەگی دەبێ بۆەوەی کە بتوانن لە جامیعەدا خۆیان بناسێنن پێ یاریزانێکە ئاستێکی بەدەستێنێ لە پاڵەوانەتیکە ناوی لە ڕۆژنامەکان لە میدیاکان بڵاو ئەبێتەوە خۆی بەخۆی خۆباوەڕی زیاد ئەبێ و ئەمە زۆر گرینگە انشاءالله لە ئاستی کوردستانیش وتم من لە 2012 لە هەولێر خۆڵێکی مدربیم کردەوە یا ڕاهێنەریم کردەوە لەو کاتەدا هەولێریش زۆر یاریزانانی باشی هەبوو انشاءالله کە لە شارانی تریشدا ئەمە هەر بەردەوام بێت و لە ئاستی نێودەوڵەتیشە بتوانین انشاءالله پلەی باش بەدەستێنین. دەستەکانی خۆش بێت سپاسانەکەی کە پاڵەوانتێکی باش بەڕێوە بچێتووە بە تایبەتیش نابینایان بتوانن چێژی لێوەربگرن و هاندانێکیش بێ بۆی کە بتوانن ئەوان لە قۆناغێکی تریژیانیانە کە وەرزشەکە بتوانە خۆیان ببینەوە توانەکانیان دەرکەن. دووبارە سپاس بۆ انشاءالله منیش دووبارە سپاسی ئێوە و سپاسی کورساتەکەم کە بوو بە ڕێکلامێ بوو بە پاڵپشتێک بۆ ئەم پاڵەوانەتیە انشاءالله لە بەرنامەکانتانە سەرکەوتوو بن. زۆر سپاس دەستە خۆش بێت. خۆشەویستان ئەمڕۆ شاتینە کۆتایی پرۆگرام